سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەشەکەین جگە لە هەواڵەکانی کۆڤید-19 باسی خۆ ئامادەکاری بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزیش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ڤایرەسی کۆرۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ئەم بەڕێزە چەند نیشانەیەکیە بووە چەند ڕۆژێک بە لە ئێستا و بەرکەوتەی نەخۆش بووە چکە بەڕێزیان پزیشکێکی پسپۆڕی هەناوە و یەک کە لە پزیشکە دڵسۆزەکان و خزمەتی بە نەخۆشان کردووە و هاوکارێک کەسێکی دیکە لە سلێمانی تووشی کۆرۆنای نوێ بوو پزیشکێکی تەمەن 46 ساڵانیش لە دووهۆک بە هەمان شێوە تووشی ئەم ڤایرەسە بووە و وەزیری تەندروستیش دووپاتی دەکاتەوە مەترسی کۆرۆنا ماوە و دەبێ هاوڵاتیان بەردەوام بن لە خۆپارێزی. لیژنەی تەندروستی پەیوەست بە کۆرۆنای نوێ لە ئێران ئاشکرای دەکات لە هەر سێ چاکبوویەکی کۆرۆنا لە وڵاتە یەکێکیان هەستی بۆنکردنی لەدەستداوە و لە هەر چوار چاکبوویەکیش یەکێکیان تووشی کێشەی بینایی بووە. وەزارەتی تەندروستی بەریتانیا ڤاکسینی دیژە کۆرۆنای لەسەر مرۆڤ تاقی کردەوە و ڕای دەگەێنێت ئەگەر ڤاکسینەکە سەرکەوتوو بوو مانگی سێپتەمبەر ئامادە دەبێت. زانایانی ئەمریکاش ڕای دەگەێنن ئەگەری هەیە ئەوانی لە تەمەنی سەر و 30 ساڵیەوە تووشی ئەم ڤایرەسە ببن لەوانەیە ببێتە هۆی نۆرەی مێشک. کەسێکی دیکە لە سلێمانی و کەسێکی دیکەش لە دووهۆک تووشی کۆرۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هاوڵاتیەکی تەمەن 46 ساڵ لە دووهۆک تووشی کۆرۆنا بوو. لە ڕاگەیاندراوی وەزارەتدا کە وێنەیەکی بۆ کوردستان 24 نێردراوە هاتووە لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوان توشببوویەکی ڤایرەسی کۆرۆنای نوێ لە پارێزگای دووهۆک دەستنیشان کرا کە ئەویش پزیشکێکی پسپۆڕە و تەمەنی 46 ساڵە و دانیشتووی شاری دووهۆکە. دکتۆر ساما بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەربارەی ئەو پزیشکەی کە لە شاری دووهۆک تووشی ڤایرەسی کۆرۆنا بواڵێ توشببووەکە بەرکەوتەی لەگەڵ چەند نەخۆشێک هەبووە و چارەسەری چەندین توشببووی ڤایرەسی کۆرۆنای نوێی کردووە و تەنیا پزیشکێکیش نییە لە کوردستان کە بەتەنیا نییە تووشی کۆرۆنا بوو بێ بەڵام بەرکەوتەی دیکەش هەیە و دەبێت هەمویان کەرەنتینە بکرێن و پشکنین ئەنجام بدرێن بۆ ئەوی دڵنیا ببینەوە کە ڤایرەسەکە لەکوێوە گوازراوەتەوە. ئەم بەڕێزە چەند نیشانەیەکیە بووە چەند ڕۆژێک بە لە ئێستا و بەرکەوتەی نەخۆش بووە چکە بەڕێزیان پزیشکێکی پسپۆڕی هەناوە و یەک کە لە پزیشکە دڵسۆزەکان و خزمەتی بە نەخۆشان کردووە و هاوکارێکی دڵسۆز و سوپاس و دەستخۆشی لێ دەکەین کە بەو ڕوحە مرۆڤ دۆستیە و تاکە پزیشکیش نییە لە هەرێمی کوردستان کە توش بوو بەڕێستان دەزان ژمارەیەشتر لە پزیشکان و کارمەندانی تەندروستی لە ماوەی ڕابردوو واتە لایەنی تەندروستیش بێبەش نەبووە لەو قوربانیەی نەخۆشی کۆرۆنا. ئەم بەڕێزە دیارە نەخۆش هەبووە بەڵام لە لێکۆڵنەوەی زانستی بەردەوامدان چونکە جگە لە نەخۆشەکەش چەندین بەرکەوتەی تر هەیە وەکو ئێمە پێ دەڵێن کۆنتاکت ترێسینگ دەبێت ئەوانە کەرەنتین بکرێن و هەمویان پشکنینیان بۆ بکرێت تا دەگەینە سەرچاوی توشببووەکە کە لە چێوە ئەم ڤایرۆسە وەرگرە بەڵام ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەم نەخۆشیە بوونی هەیە و ئەم ڤایرۆسە بوونی هەیە و تەواو نەبووە. ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەم ڤایرەسە هێشتا بوونی ماوەکو وەزیری تەندروستی دەڵێت ئەیتر ئەگەر ئێمە بە هەر شێوەیەک بیری لێ بکەینەوە ئەوە پێویستمان بەوەیە ڕاستە ڕێکارەکان تۆزە شلکراون ئاسانکاری کراوە بەڵام ئێستا بەرپرسیارەتەکە بە شێوەیەکی زۆر لەسەر خودی هاوڵاتی خۆیەتی کاتێک کە ئەچێ بۆ دابینکردنی شتەکانی ڕۆژانە پێویستە تەواو ئاگیان لە خۆیان بێ کە ئەویش دوایی باسی دەکەین کە بریتیە لەوەی ماسکەکانمان بەردەوام ببەستین و دەستکێشمان لە دەستا بێ و کاتێک کە دەینەوە ماڵەوە ئەشیانەی پێمانە لە ئەنجامی بەریەکەوتن بە هەمان شێوە خاوێنیان بکەینەوە. لە هەولێریش بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەم شارە ئاشکرای کرد 4 توشببووی دیکەی کۆرۆنای نوێ چاک بوونەتەوە. دکتۆر دلۆڤان محەممەد بۆ کوردستان 24 ڕایگەیاند ئەمڕۆ لەلایەن تاقیگەکانی پشکنین ئاگادار کراینەوە کە 4 توشببووی دیکەی کۆرۆنای نوێ چاک بوونەتەوە و لە سنووری هەولێر تەنها 14 توشببووی کۆرۆنا ماون. وەختانە پێش چەند دقەیەک لەلایەن تاقیگەی گشتی هەولێر ئاگادار کراینەوەکەوە 4 نەخۆشی تر چاک بوونەتەوە. ئێمە تا
ئەوڕۆ هەژدە نەخۆش مابوون لە نەخۆشخانەکان ئەلحەمدولیلا چاری تریش چاک بوونەوە ئێستاکە چاردە نەخۆش دەمینێتن لە نەخۆشخانە. بەداخۆم حاڵەتانەی ئەمڕۆ کە یەکێک لە سلێمانی و یەکێکیش لە دهۆک ینی توشببووی نوێن ئێمە دەمێک بوو ئەم هەواڵانەمان نەدەگواستەوە بەڵام بەداخۆ دیارە توشببوون لە ئەنجامی پشکنین هەرچەندە دۆزینەوەیان دەستنیشانکردنیان کارێکی زۆر گرنگە لە بەرەو پێشچوونی کۆنتترۆلکردن بەڵام دیارە هێشتا ئەم ڤایرەسە لە ناو کۆڵان و جادە و خانوەکانی هەرێمی کوردستاندا ماوە. بابزانین ئامارەکان لە کوردستان ئێستا پاش ئەم توشببوونە چی لێ هاات ژمارەکان چیان لێ هاات کە بزانین ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر هاوکارانم ئەمە تەوان وێنەیەکی ئێران بوو ئێستا ئەمە داتاکانی کوردستانە. کوردستان ئێستا بزانین هەرێمی کوردستان چیمان لێ هاات پاش ئەم دوو توشببووی ئەمڕۆ ژمارەکە چەندین ڕۆژ بوو ئالێرە بە شێوەیەکی جێگیر مابووە بە 337 کەس بەڵام ئێستا بووە 339 کەس لەمانە چەندیان چارەسەرکراون 312 کەس ئەنی ئەمە هەردەمانویست ئەم ژمارەیە بەرز بێتەوە بەڵام ئەم ژمارەیەش ئەمڕۆ حرەکەیەکی کرد و دوو کەسی تر زیاد بوون تا ئێستا لە هەرێمی کوردستان تەنها 4 کەس گیانی لەدەستداوە خۆشبەختانە زیاتر نییە ینی زیادی نەکردووە توش بوانی ئێستا بەم دوانی ئەمڕۆ ئێستا گەیشتە 23 کەس ئەو لا کێشەی کە ئێمە پێشتر هەر بە سفر دەمان خوێنەوە بووە دوو ئەو دوو کەسەی کە توش بوون یەکێکیان وەکو چۆن وەزیری تەندروستی ستایشی ئەو پزیشکەی کرد کە ئەم پزیشکە یەکێک بۆ لەوانەی کە بە دڵسۆزیەوە چارەسەری نەخۆشەکانی دۆژی کرد و هاوشێوەی پزیشکانی تر لە کارمەندانی پزیشکی لە پارێزگاکانی تر دیارە ئەمڕۆ کاتێک کە پشکنینی بۆ کراوە دەرچووە پۆزەتیڤە و ئەوانەی کە لە ئەنجامی بەرکەوتن لەگەڵ نەخۆشە توش دەبن لە زۆربەی وڵاتان بەپێی ئەو لێکۆڵینوانیان کردووە کە پزیشکەکان ئەگەر توش بن ڕێژەیەکی زۆر ڤایرەسەکە وەردەگرن کە ئەمە هیوادارین تەندروستی ئەو پزیشکە و تەندروستی هەموو توشبووان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر باش بێ هیواخوازین کە تەندروستی جێگیر بێ. لەسەر نەخشەکە ئێستا دهۆک پێشتر هیچ حاڵەتێکی توشببووی نەمابوو دوو ڕۆژ بوو نەخۆشیان نەمابوو لە ناو نەخۆشخانەکان بەڵام بەداخەوە ئەمڕۆ وەکو باسمان کرد ئەو پزیشکە بە ڕێزە ئێستا لە ژێر چاودێری پزیشکیدایەوە هەموو ئەوانەی کە لەگەڵ یابوون تیمەکەی و ئەوانەی کە بەرکەوتەی یەکتری بوون بێگومان ئەوانە ئێستا هەمویان دەبێت کوارنتین بکرێن دەبێت پشکنینیان بۆ بکرێت تاوەکو بزانن ئایا ئەو ئیشەڵا ژمارەکە زیاد نەکە و ئیشەڵا تەندروستی ئەوش جێگیر بێ بەداخەوە ینی لە پارێزگای دهۆک دوێنێ ئەو ڕێزلێنانەیان کرد بۆ پزیشکان بۆ هێزەکانی ئاسایش بۆ پارێزگا بۆ سەرۆکی حکوومەت بەڵام بەداخەوە چەند کەسێک وەکو بڵێ ینی نازانین بە چ شێوەیەک وەسف بکرێن بوونە هۆی برینداربوونی 13 کەس و بەداخەوە یەکێک لەوانەش کە گیانی لەدەستدا و چەندین زیانی تر بە ئۆتۆمبیل و خان و شوێنی تر کەوت کە ئەمە بەڕاستی بێتاقەت دەکا ینی کە بە مجرد بە خوێندنەوەی هەواڵەکە تووشی دڵگرانیەک دەبی کە نازانی چۆن تەعاملی لەگەڵکەی ئەمە بەڕاستی پێویستی بە هەڵوەستەیە بەڕاستی پێویستی بەوەیە کە ئەم دوژمنەی مرۆڤایەتی کە چەکە لەدەست هەموو کەسێکان نەبێ و دەبێت ئەو کەسانەی کە تەقییان کردووە ینی مامەڵەیەکی زۆر جیاوازیان لێ بکرێ و دەبێت هێزە ئەمنیەکان بە تەواوەتی دەستنیشانیان بکەن هەر کەسێک بێ لە هەر شوێنێک بێ پێویستە سزای خۆی وەربگرێت چونکە گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم هەموو شتێکی خستە ئەو لاوە لەبەر ئەوەی کە تەندروستی هاوڵاتیان و پارێزێ بتوانێت کۆنتترۆلی نەخۆشەکە بکەن ناکرێ کەسێک کە هەست بە بەرپرسیارەتی نەکە لە ڕێگەی تەقاندنی چەند فیشەکێکەوە کە کەف و کوڵی خۆی بە فیشە تەقاندن دەرببڕێ بەڕاستی ئەمە لێکدانەوەی دەوێت و ناشبێ ئەو کەسانی کە تەقییان کردووە دڵگران بن لەو قسەی من پێویستە ئەوان خۆیان پێداچوونەوە بە خۆیاندا بکەن کە بزانن بەو کارەیان ژیانی کەسانێکی زۆریان خستۆتە مەترسیەوە و بەداخەوە یەکێکیش گیانی لەدەستداوە. لە پارێزگای سلێمانی با ئێستا بزانی چەند نەخۆش یەک توشببووی نوێ هەیە ئەو کەسێک کە لە سلێمانی توش بوو هاوکاران پێم دەڵێن تەمەنی 39 ساڵە تا ئێستا زانیاری زیاتر ئەو پیاوە لەسەری نازانین ینی
لە شێوازەکەی چۆن بەس ئەوەندەی کە دەزانی لە ناو کوارانتینەکان بووە دیارە لە یان ئەوە تا بەرکەوتەی توشبووەکی پێشتیان ئەوە تا لە دەرەوەی وڵات گەڕاوەوە ئێشتا لە ناو کوارانتینەکانە هیوادارین ئەویش تەندروستی جێگیر بێکەواتە ئێستا لە سلێمانی بەڵێ دەڵێ دیارە لە بەریتانیا گەڕاوەتەوە لە ناو کوارانتین بووە لەو شوێنی کە حکوومەتی هەرێم یان بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆی دابین کردووە لەوێ بووە دیارە لە ئەنجامی پشکنینەکان دەرکەوتووە کە پۆزتیڤە ئێستا لە سلێمانی چواردە توش بوویان لە ناو نەخۆشخانەکان هەیە ئەو هەولێرە ببوورە ینی لە سلێمانی تەنها بزانم دوو حاڵەت ماوەتەوە لە ناو نەخۆشخانەکانیان لە هەولێر ئێستا چواردە توش بوو لە ناو نەخۆشخانەکان ماوەتەوە پێشتر وەکوزانیمان لە پارێزگای هەولێر 169 حاڵەت هەبوو 155 یان لەخوا بەزییا بێت چاک بوونەوە چوونەتەوە ماڵەوە تەنها چواردە کەس لە نەخۆشخانەکان ماونەتەوە ئەوەی کە باز دەکرێت مەسلەی توش بوون بۆ نمونە ئێستا ئەوەی پارێزگای دوهۆک کە پزیشکێکە و تەعاملی هەبوو لەگەڵ ئەو نەخۆشانەیە بێگومان ئەمە ڕێوشێنی تایبەت دەگیرێتە بەر بۆی بزانن چەند کەسی تر ئەگەری ئەوان هەیە توش بوو بە هەمان شێوە ئەوەی سلێمانی خۆشببختانە کە لە ناو کوارانتینەکەیە بۆ لە ناو کوارانتین بێ واتە بەرکەوتەی کەمی هەبووە لەگەڵ خەڵکی دەرەوە تەنها ئەوانە نەبێت کە لە ناوی لەگەڵ یا هاتوونەتەوە بە فڕۆکە و بێگومان ئەو کەسانی کە لە فڕۆکەخانەکان وەریانگرتن و ئەوانیش لەبەرەوەی کە هاندڵیان دەکەن جلوبەرجی تایبەتیان هەیە لەوانەیە باششێوەیەکی زۆر پارێزراو بوون بەڵام هەم پێویستە پێداچوونەوە بە پشکنین بۆوانیشدا بکرێت پارێزگای هەڵەبجە ئێستا 6 نەخۆشیان لە ناو نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنا کە ئەو نەخۆشخانەیەکی خزمەت گوزاریە تایبەت بوو بەوانی کە بەرکەوتوانی چەکی کیمیایی بەڵام ئێستا بەهۆی ئەم بارودۆخۆ دابین کراوە بۆ ئەو کەسانی کە لەو پارێزگایە تووشی نەخۆشیەکە بوون تەنها 6 نەخۆشی لێماوە ئەوانی تر لە مجموعی 22کە 16یان چارەسەر کراون کەواتە ئەوە مانای چییە کەواتە ئێمە دەبێ بزانین ئەم ڤایرەسە تاکید دەکەینەوە کە ئەم ڤایرەسە لە هەرێمی کوردستان و بەڵگەشمان بۆ ئەوەیە کە دوو حاڵەتی نوێ لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی دوهۆک دەستنیشان کراون پێویستە ئێمە لەگەڵ ئەوادانین جارێکی تر ئیشەڵا پێویست بۆ ناکە کە ئەو تونندکردنە لە سەرمان بێ نەتوانین جموجۆڵ بکەین و پێداویستیەکان و بە تایبەتی لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان کە مسلمانان تێدا بە ڕۆژوو دەبن بەڵام لەگەڵ ئەوەشدا من حەزم لێ ئەو قسێ بکەم بەرپرسیارەتی گەورە ئێستا لەسەر ئێمەی هاوڵاتیە کە چۆن خۆمان بپارێزین ڕێکارەکان وازحە چەندین جار لەم بەرنامێ و چەندین جار لە هەموو دەرچە و سۆشیال میدیا و بڕیارەکانی حکوومەت و وەزارەت و پارێزگاکان ڕوونکراوەوە کە ئەبێ ئەو کەسەی دەچێتە دەرەوە زۆر زەڕور نەبێ نەچێتە دەرەوە ئەگەر چوشە دەرەوە نەچێتە ناو قەرەباڵخی یان مانەوەت لەو شوێنەی کە قەرەباڵخە یعنی وەختەکان تهدید بکەین وەکو ئاماژەمان پێکرد چەند زۆر ئیشەکەمان جێبەجێ بکەین و بڕۆینە دەرەوە بابزانین ئامار و داتاکان لە جیهان چیمان پێ دەڵێ لە جیهان ئێستا ژمارەی توشبووان گەیشتوتە 2,678,585 کەس ئەوەی کە دەیبینین لەسەر نەخشەکە لێرە گەر تەماشای ئەوروپا بکەین لە ئەوروپا لە ئیسپانیا بازنەکە هێشتا گەورەیە لە فڕەنسا هێشتا گەورەیە لە بەریتانیا هێشتا گەورەیە ئەو گەورەی جاران نییە کە بڵین پانتایەکی زۆر زۆری فرا بەڵام لەوێش دیارە گۆڕانکاریەک هاتووە ڕێژەی توشبوونەکە ینی هەر بەردەوامە بەڵام هێشتا ماوە ینی بڵین کە لەوێ ئەوان لە کۆنتترۆل بوون و نەخێر هێشتا گیان لە دەستدان هەیە نەخێر هێشتا کەسانێک هەیە بەردەوام توش دەبن وەکو دەبینن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە تایبەتی ئەگەر عێراق تەماشا بکەین بە هەرێمی کوردستانەوە تاکە شوێنە تقریبان بازنەکەی ڕوو لە بچووکیە لەگەڵ شانشینی ئوردن باقیەکەی تری ئەوانەی کە پێشتر بەر پەتابەر بڵاوەکە کەوتون کە بە ئێران و بە تورکیاشە بە تایبەتی تورکیا ینی وڵاتێکە هەم کۆماری ئیسلامی ئێران هەم تورکیا لە ڕووی بازرگانی و ئاڵوگۆڕکردنەوە گرنگی بۆ ئێمە هەیە بەداخۆ ئێشتا لەوێ حاڵەتەکان زۆرن ئێشتا توشبوون هەیە حەسەبەوەی ئەو ژمارانەی ئایا تا چەندیش پێیان دەکرێت بڵین دەستنیشانی بکە لە کۆڤید-19 ئێمە زیاتر هەمیشە گرنگیمانداوە بۆ ئێوەی کە ئێوە زانیاری وەرگرن دەربارەی شێوازی خۆپارێزی زانیاری وەرگرن
دەربارەی ئەوەی کە چۆن خۆتان بپارێزن چونکە ئەوە کلیلی سەرکەوتنی هەر تاکێکە بە هاوبەشی بۆی بێتە قۆناغ و یان هەنگاوی تەواوکەری ئەو هەنگاوانی کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی هەردوو وەزارەتی ناوخۆ و تەندروستیەوە جێبەجێ کردو و هەمووشمان ئەمڕۆ جۆمان لێبوو لەلایەک ڕێنمایی بۆ تەکسیەکان دەرچووە لەلایەک مۆڵەکان هاتوچۆکە بە چ شێوەیەک دەبێت کە لە 6 ئێوارە تا 12 شەو بە هەموو شێوەیەک هاتوچۆ قەدەغە دەکرێت بەڵام پاش ئەوە تا ڕادەیەک هاوڵاتیان دەتوانن بچن بۆ خواردن بۆ پارشێو بێنن بۆیە ئێمە ئێستا پاش چەند کاتژمێرێکی تر دەچینە مانجی پیرۆزی ڕەمەزانەوە لەم مانگەیە خەڵک هەرچەندە لە ماوەی کوارنتینکردنە ئێمە زۆر پێکەوە بووین و خێزانەکان بێکۆ بوون بەڵام لەم مانگەشە زیاتر نزیک بوونەوە یان بڵین ئەو شێوازەی کە لە بەربانگ و پارشێواندا هەیە دووبارە دەبێتەوە بەڵام ئەم مانگە دەبێت ڕێوشێنی تایبەتمان هەبێ بۆیە ئێمە پاژماوەشتر لەگەڵ میوانە بەڕێزەکەمە باز لەوانە دەکەین کەواتە ئێمە لەم چەند ئەڵلقەیەی کە لە کۆڤید-19 ماوە بەشێکیشی تەرخانەکەین چۆن توانین هاوکار بین لە زانیاری دروست بە ڕەمەزان و بوونی کۆرۆنای نوێ بۆیە هاوڵاتیان خۆیان بۆ مانگی ڕەمەزان ئامادە کردووە و هیوادارن ئەم مانگە بێتە خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەمووان و هەرێمی کوردستان لەدەست ئەم ڤایرەسە ڕزگاری بێت و ژیانیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئاسایی بێتەوە. مانجی ڕەمەزانی پیرۆز لە هەموو هاوڵاتیان پیرۆز بێت بەڕاستی دڵخۆشین بە هاتنەوە مانگە پیرۆزە ئێمە هەر وەکو شاری هەولێر و خەڵکی هەولێر بەڕاستی خۆشحاڵین بەوەی کە گەیشتنە ئاستێک و خەریکە بەرەبەرە بەسەر ئاستە زاڵ دەبین کە کۆرۆنا لە کوردستاندا نامێنێت بە خۆشحاڵین و بەرەبەرە خەڵکەکە دەتوانین تا ئاستێکی زۆر بەرز ڕاهاتون کە لە یەک دوورکەونەوانی پابەندی ڕێنمایەکان من ئینشاءالله ئەو ڕەمەزانەی دەبێتە خێر و خۆشی لە هەموو مسلمانان بە تایبەتی هەرێمی کوردستان ئینشاءالله لە خاتری خودای گەورە ئەو مانجە ڕەمەزانە ئەو نەخۆشی ئەو کۆرۆنا ئینشاءالله نامینێتن ئەو خەکە لە خۆی دەستا ناو ژیانەکی جاران وەک وەکو جاران ژیانێکی ئاسایی یان تقریبەن ئێستا ئەو کۆرۆنای وا فێری کردین چۆن بژین چۆن خۆمان بپارێزین چۆن خۆمان خاوێن ڕاگرین نەک لە کۆرۆنا یانی لە هەموو نەخۆشیێکی یانی بەڕاستی یانیوانەیەک بوو لۆ هەموو جیهان بە گەرمی بە خێراتنی مانگی ڕەمەزانەکەین پیرۆزەکەین لە مسلمانانی جیهان بە تایبەتی گەلی کورد هیوادارین ئەم مانگە ببێتە مای خێر و خۆشی و ڕەوانەوەی هەموو خەفت و ئەم نەخۆشیان ئینشاڵڵا لە خۆمان بێتەوە ئێمە بە سوپاس و سایش بۆ خۆی گەورە خۆمان بۆ ئامادە کردووە سوپاس بۆ خۆی گەورە ئەم فترێش کە ئەم نەخۆشە لە ناومانە بوو هەموو بە هەموو ئینتیزامەکانی وەزارەتی تەندروستی و سەحە و وەزارەتی ناوخۆ ئینتیزامان پێوە کردووە. ئەو هاوڵاتیەی کە تورشی دەفرۆشت دەڵێ کۆرۆنا فێری کردین کە بەڕاستی ینی من قسەیەکی زۆر جوان بوو بەلامەوە کە دەڵێ کۆرۆنا فێری کردین زیاتر گرنگی بە پاک و خایانیکردن فێری کردین چۆن بژین بۆ ئێمە بابزانین لە سەردەمی کۆرۆنا و هاتنی مانجی ڕەمەزانە چۆن بژین ڕێنماییەکان چییە و چی پێویستە بەدەر لەوەی کە ساڵانی پێشوو جێبەجێمان کردووە جێبەجێ بکەین بۆیە میوانێکی ئازیز و خۆشەویستمان هەیە لە ناو ستۆدیۆ کە ئەوش بەڕێز دکتۆر دلێرگەڵاڵیە مامۆستای کارەندامزانیە و مامۆستای ینی بڵین دکتۆرات هەیە لە کارەندامزانی و مامۆستای لە زانکۆی هەولێری پزیشکی دکتۆر جان دووبارە بە خێربەی سەرچاوان سەرەتا بەڕێزت سپۆڕیەتەکەت لەوەیە کە دەزانی خانەکان شانەکانی لەشمان
چۆن ئیش دەکەن لە شێوازێکی سروشتی حەزم لێ ئەگەر بە کورتی بێ لەگەڵ بە ڕۆژوبوون گرنگترین ئەو گۆڕانکاریانە چییە کە بەسەر لەشماندادێ بەڵێ پێشەکی زۆر سپاسان دەکەم و بە خێراتنی مانجی ڕەمەزانی پیرۆز و پیرۆزبایی لە تەواوی مسلمانان و مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەم بەنسبەت ئەو گۆڕانکاریانەی کە لە مانجی ڕەمەزان ڕوو دەداتن بەسەر دەستەدا کۆمەڵی گۆڕانکاری فیزیۆلۆژی زۆرن ئەو گۆڕانکاریانە هەموو ئەندامەکانی جەستە دەگرێتەوە هەر لە مێشک هەر لە کۆئەندامی هەرس کۆئەندامی سووران کۆئەندامی دەرهاوشتن هەموو ئەندامەکان و ئۆرگانەکانی ناو جەستەمان گۆڕانکاری تەواویان بەسەردادێ گۆڕانکاریەکەش لە بۆ ڕووە پۆزەتیڤەکەیە یعنی لە بۆ ڕووە باشەکەیە لە بۆ ڕووە تەندروستەکەیە ئەوانش بریتین لە حەسانەوە و ڕێست وەرگرتنی ئەو ئەندامانە لەو مانگەدا تایبەتی ئەمە ماوەی لە کوارانتین زۆرمان خواردووە زۆر بێگومانراحەتیشمان کردو مانگەکانی پێشوو کە بە ڕۆژوو نەبووین سێژەمی ئەتیادیمان دەخوارد لە نێوان ژەمەکانیش چەند خواردنمان دەخوارد هەموو ئەندامەکانمان هیلاک دەبوون بەدەست هەرسکردن بەدەست دەرهاوێشتن بەدەست هەموو کارلێکە کیمیایەکان کە بەسەر ئەو خواردانەدا دەهات لێ هەموو ئەندامەکانمان هیلاک دەبوون بەڵام لەو مانگەدا کە مانجی بە ڕۆژوو بوونا تایدا جگە لەوەی کە ژەمێک کەم دەکرێتەوە لە نێوان ژەمەکانیش هیچ ناخورێتن بەڵام دوای بەربانکردنەوە دەتوانین برین ئەو کاتی دەست بە خواردن دەکرێتن کەواتە بە شێوەیەکی گشتی خانە و شانەکانی لەشمان ڕستێک گوەردەگرن پشوویە گوەردەکردن وەکو چۆن لە ئەم ماوەیە کە کۆرۆنا لە هەموو دنیا بڵاو بۆ زەوی و بەرجی هەوا ڕێستێکی وەرگر ئەمەش دەتوانین بڵێ وەکو وێزگەیەکە مانجی ڕەمەزانیش وەکو وێزگەیەکە لە بۆ حەسانەوەی جەستە لە بۆ حەسانەوەی ئەندامەکانی جەستە زۆر باشە چی جگەلەوەی کە ئێمە بە ڕۆژوو دەبن خەڵک هاوڵاتیانی ئێمە کە خۆیان لە خواردن و خواردنەوەکاندا دەبڕێن چی تر پێویستە لەگەڵ یا ئەنجام بدەن شێوازی ژیان بە چ شێوازێک دەبی گۆڕانکاری بەسەر بێ بۆی ئەوەندەی سوود لە پۆزیتیڤەکان وەردەگرن تووشی حاڵەتی نێگەتیڤ نەبن بێگومان هاتنی ئەو مانگا بەهۆی دووشتەوەیە دەتوانین برین ینی دوو ئەرک ئەنجام دەدرێت ئەرکە پەرستشەکەی کە ئەرکە ئاینەکەیە ئەرکە زانستیەکەشی ئەرکە پەرستشەکەی ئەوە لایانی ڕۆحی دەگرێتەوە بەڵام ئەرکە زانستیەکەی کە لایانی جەستە دەگرێتەوە لەم ئەرکەدا ئەندامەکان وەکو باسمان کرد حەسانەوەیان بەسەردادێتن بۆ نمونە کە کۆندامی هەرس ئەو خواردنەی دەی خوارد هەموو ئەندامەکانیان هەموو ئۆرگانەکان بەو خواردنە مەشغوڵ دەبوون هەتاوەکو دەگەیشتە کۆتا ئەنجام کە دەرهاوێشتن بوو هەموو ئۆرگانەکان هەموو ئەندامەکانی پێوە خەریک دەبوو وایە هەندێک جاریژوە کە زۆرە خۆی بێتاقەتەبی ئەکەوی بۆ لا تومەز هەموو خوێنی جەستە بەرە و مەعیدە و بەرە و سوورێنچک و بەرە و ڕێخۆڵەکان دەچێت بۆی یارمەتی هەرسکردنی بدە بەڵام ئەمە مانای ئەوە نییە لەو ماگە کە ژەمێک کەم دەکرێتەوە لە دوای بەربانگ تاوەکو پاشێ و تعویزی ئەوە بکەین کە لە ڕۆژدا نەما خواردیا ئەمە بیرکردنەوەیشی زۆر هەڵەیە بەداخۆ زۆر کەس وا تێدەگا کە گەیشتە نیرۆڕۆ یا گەیشتە عسر دەڕێ بەس بگەمە ئێوارێ یعنی ئالاساس تعویزی دەکات وەکو تۆڵە سندنەوەیەکە کە ئەمەش بیرکردنەوەیشی زۆر هەڵەیە چونکە وەکو باسمان کرد مانجی ڕەمەزان جگە لە بوارە پەرستشەکەی حەسانەوەیە بوارێکە یان ئەرکێکی تەندروستی بەسەر جەستەدادێک کە حەسانەوەی هەموو ئۆرگانەکانی جەستەیە زۆر باشە ئەم ساڵ لە حاڵەتێکی زۆر تایبەت هاتووە ڕەمەزان لە بارودۆخێکدا هاتووە کە هیلاچین بە فکر بە هیلاچین بە ئەو شێوازانەی کە مەجبورین ئەنجامی بدەین بۆ خۆپارێزی لە ڤایرەسێکی بڵین تا ڕادەیەکی زۆر کوشندە یان بڵین ڤایرەسە کە دنیای هەمووی لەسەر خۆی بەسەر یەک داخستووە کە ئەوش ڤایرەسی کۆرۆنای نوێیە هیچ گۆڕانکاریەک لە شێوازی بە ڕۆژووبوون هەست پێ دەکەی کە پێویستانی ئەو خەڵکانی بە ڕۆژوو دەبن بە تایبەتی لە کاتێکە کە ئەگەر کەسێک بۆ ماوەیەکی درێژ خواردن نەخوا ئایا هیچ کاریگەریەکی لەسەر سیستمی بەرگری دەبێت ئایا بە ئینگلیزی کە دەڵە vulnerable ینی لە بارترە بۆ ئەوی خوانە خواستە کە ڤایرەسەکە وەربگرێت بەنسبەت ڕەمەزانی ئەو ساڵ بێگومان ڕەمەزانێکی زۆر جیاوازە لە سەرتاسەری دنیا نەک هەر لە لای خۆمان لە کوردستان لە سەرتاسەری جیهان لە هەموو وڵاتانی ئیسلامی
ڕەمەزانی ئەو سار زۆر جیاوازە چونکە پەتایەکی کوشندەی لەگەڵ ئەویش پەتای کۆرۆنایە بێگومان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایەت پێویستە بەرگری جەستە زۆر بەهێز بێ بە شێوەیەکی سروشتیش خی گەورەوای کردی هەموو مرۆڤێک بەرگریەکی باشی هەیە لە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو نەخۆشیەک بەڵام بەرگریەکە لە کەسێک بۆ کەسێک جیاوازە لە کاتێک بۆ کاتێک جیاوازە بە پێی لایفستایل یان شێوازی ژیانی کەسەکە ئایا بوونیەی ئەو کەسە چیە خواردنی پێش ئەو پەتایە خواردنی باش بووە بوونیەی جسمی ئایا تەقبولی ئەو بەرەنگاربوونەوەی دەکاتن یان نە بۆیە تا کەسەکە هێزی بەرگری یان بەرگری لەشی جەستەی بەهێز بێتن توانای بەرەنگاربوونەوەی زیاترە بەڵام بەڕۆژوو بوون بە هیچ شێوەیەک بەرگری جەستە دانابەزین بە پێچەوانەوە بەرگری جەستە زۆر بەهێز دەکاتن چونکە لە کاتی بەڕۆژوو بوون وەکو باسمان کرد کە ژەمێک ناخورێتن ئەو ژەمەی کە ناخورێتن لە ماوەی ئەگەر باسی پاشێو بکەین لە کاتی پاشێوکردن تاوەکو نزیکەی سێ چار یاخود 5 کاتژمێر ئەو خواردنە هەرز دەکرێت لەلایەن کۆئەندامی هەرسەوە دوای 5 کاتژمێری تر لەلایەن کۆئەندامی هەرسەوە هەڵدەمژرێ لۆ ناو سووری خوێن بۆ ئەوەی تەوزیعی بکاتن لە بۆ هەموو ئەندامەکانی جەستە هەموو خانەکان و شانەکان دوای ئەو دەکاتژمێرە نزیکەی دەکاتژمێر دەخان کە دەگەینە نزیکەی عسر دوای عسر لەو کاتەدا دەتوانین بڵێن خواردن لە جەستەی یان لە گەدەی ئەو کەسەدا کەم دەبێتەوە یان نامێنێت لەو ماوەیە تاوەکو بەربانکردنەوە ئەو کەسە هەست بە برسی بوون دەکاتن ئەو کاتەش باشترین کاتە لە بۆ بەهێزبوونی بەرگری لەبەرچی چونکە لەو کاتەدا کە خواردن نەمایە جەستەوا دەکاتن ئەو خواردنە زیادانەی کە پێشتر ئەمبار کراوە بوون خەزن کراوبوون بۆ نمونە شەکر لە شێوەی گلایکۆزین خەزن کرابوو دەست بە کردداری پێچەوانە دەکات پێشتر گلوکۆز دەبووە گلایکۆزین ئێستا گلایکۆزین دەبێتەوە گلوکۆز بۆ ئەوەی توانا بەدەست بهێنرێتن لە بۆ ئەوەی وزە بەدەست بهێنرێتن تاوەکو بەرگری ئەو کاتە بکاتن لە ماوەی عسر تاوەکو بەربانکردنەوە لەسەر ئەو بەهێزبوونی بەرگریە زانایەکی یابانی هەیە ناوی یۆشینۆریە یۆشینۆری لە ساڵی 2016 بەهۆی دۆزینەوەی پرۆسەیە کە لە جەستەی مرۆڤەکان ڕوودەداتن خەڵاتی نۆبلی لە بواری فیزیۆلۆجی و پزیشکی بەدەستهێنا لە ساڵی 2016 دۆزینەوەکەی بریتی بوو لە چێ بریتی بوو لەوەی کە کاتێک خانەکان برسی دەبن خانەکان زیاتر چالاک دەبن کاتێک کە چالاک بوون دەتوانن خانە مردووەکان یان خانە تێکشکاوەکان تەنانە دەتوان میکرۆبەکانیش لە ناو ببن بۆیە تاوەکو خانەکانمان برسی بێت لە ناوبردننی میکرۆبەکانیش لەبەرەوەی خانەکان چالاک بووە تواناکەشیان زیاتر دەکات بێگومان چونکە ئەو خانانە کە تێک شکاون لەلایەن خانەکان کە ساغن بەهێز دەبن ئەو خانانە کە ساغن توانای لە ناوبردننی کە دەڵێم لە ناوبردن قەزم لابردننی خانە تێکشکاوەکان هەیە بۆ ئەوەی لە کاتی ئەنجامدانی کالێکە کیمیاییەکان کێشە دروست نەکات لە بۆ خانەکانی بەرگری تاوەکو بتوان بە ئاسانی بەکتریایەکان میکرۆبەکان بناسنەوە و بیگرن و لە ناویان ببن بۆیە لەسەر دۆزینەوەی ئەو پرۆسەیە زانە یابانیەکە توانی خەڵاتی نۆبل بەدەستگەێنی لە ساڵی 2016 هەر لەسەر ئەو ئەساسەشەوە بزانم زانستی بە ڕۆژووبوونی پچڕ کە ئینتەرمێتینگ فاستینگ کە ئێستا لە زۆر لە شێوازەکانی ڕێجیم و ئانە قسەێکەوە ئەبزان پێم وابێ هەر لە دوای دۆزینەوەی ئەو زیاتر بڵاو بۆ خەڵکانێک ئێستا جێبەجێ دەکەن کە مسلمانی ژنین وەنیە بڵێ بەنسبەت شێوازەکانی بەڕۆژوبوون شێوازی زۆرا زۆرمان هەیە بۆ کە پێدەگوترێت ئینتەرمێتینگ فاستینگ شێوازەکان بریتە لە 16 بۆ 8 16 بۆ 8 بۆ مانایە کە 16 کاتژمێر بە ڕۆژی دەبی 8 کاتژمێر پێدەگوتری ویندۆ یعنی کراوەیە لە بۆ خواردن 16 کاتژمێر بە ڕۆژوو دەبی 8 کاتژمێریش ئێستا لە مانگی تقریبان ئێستا ئەو مانگی کە ئێستا ئەمە بە ڕۆژی دەبین تێیدا 15 تا 16 کاتژمێر دەبێت زۆر باشە بەڵێ بابینە سەر کێشەکانی تر بۆ نمونە کە ئێمە بەرەو وەرزێک دەڕۆین پلەکانی گەرمە زیاتر دەبێت لە ڕووی بە هەڵمبوونی شلەکانی ناولەشەوە پێم وابێ زیاترە بێەوە نیە بابینە سەر ڕێژەی ئەو خواردنەوە لە مانگە بۆ کەسێک ئەگەر بە ڕۆژوو بێت چۆن بێت بڵێ
بەنسبەت ئەو وەرزێکی ئێستا تێدا دەتوانن بنێ وەرزێکی مام ناوەندا زۆر گەرم نییە و زۆر ساردیش نییە وەرزەکە مام ناوەندا هەندێک جار هاوڵاتیان دەڵێن لە نیوەڕوان ئەگەبێت تەبریت داگیرسێنین شەوان جاری وایە بێ گەرمیەکە ئەو بە پێی شێوازی ژیانی کەسەکان دەگۆڕێت کەسی وا هەیە لە پێش سپلی دانیشتە کەسی وا هەیە لە فرن ئیش دەکاتن کەسی وا هەیە لە شوێنی تر ئیش دەکات کە گەرمە کەسی وا هەر تەحملی گەرمای نییە بەڵێ بەرگری کەسەکان یان تەحملکردنی کەسەکان لە بۆ گەرمی جیاوازە بەڵام پێویستە ئەو کەسانە کە بە ڕۆژی دەبن لە کاتی پاشێوکردن ڕێژەیەکی زۆر پێویست لە شلەمەنیەکان شلەمەنی هەر ئاو نییە شەربەتە شۆربەیە ئەو شتانە هەمووی بخۆنەوە سەوزەیە ئەوانە هەموو شلەمەنی ینی ڕێژەیەکی زۆر ئاویان تێدایە ینی حتا لە خواردنە ڕقەکانیش ئەگەری ئەوە هەیە کە لە شتوانێ ئاوی باشی لە دەربێنێ تەنانە بەڵام ڕێژەکە جیاوازە بڵێ تەنانە خواردنە ڕقەکانش ئاویان تێدایە ئەو کەسێکە ڕێژەیەکی باش لە ئاو دەخوا لە کاتی پاشێوکردن توانای بەرگریکردنی زیاترە بەڵام ئەو کەسە کە دەگاتە بەربانکردنەوە پێویستە دوای بەربانکردنەوەش تاوەکو کاتی نووسن ڕێژەیەکی پێویست لە شەربەت سەوزە میوە ئەو شتانە بخواتەوە تاوەکو بتانی بۆ ڕۆژی دواتر هێز پەیدا بکاتەوە بۆ ئەوی بتانی ڕۆژەکانی بەردەوام بێتن زۆر باشە کەواتە خۆی شێوازی بە ڕۆژوبوون وەکو بازنەیەکە بە تێرخواردن بڵین دەست پێ دەکات کە پاشێوە دەڕوا بەرە دابەزینی ئاستی تێری بەرەو برسێتی کە دەڕوا پاشان ئەو خاڵەیە کە ئێمە لی دەترسین لە کاتی بەربانکردنەوە یان لە کاتی فتارکردنەوە کە سفرەکە بە تەواتی دەڕازێنێتەوە و کەم کەس هەیە ئەگەر بە ڕۆژوش نەبوو بێت تەحملی ئەو سفرەیە بکە با باسی نوعیەتی ئەو خواردانە بکەین کە مەفروزە لەسەر ئەو سفرەی بەربانەکە بێ پاشان لەسەر ئەو سفرەی کە بۆ پاشیەوەکە بێ بەڕای تۆ باشترین خواردنەکانی بەربانکردنەوە چییە؟ باشترین خواردن یەکەم خواردن کە بۆ بەربانکردنەوە بیتن بریتە لە خورما و ئاو یاخود خورما و ماستا و شیرەمەنیەکان چونکە خورما دەتوانن برێن ڕێژەیەکی پێویست لە شەکر لە ڕیشاڵ لە ڤیتامینات لە پرۆتینات لەو شتانەی تێدایە ئەو کاتێک کە ئێمە خورما دەخۆینان کەسی ڕۆژوان کە ڕۆژوەکەی بەربانگەکەی دەکاتەوە بە چەندەنکێک خورما ئەگەر بۆ ماوەی 10 تا 20 خولەک ڕێستێک بداتە خۆی ئەلۆ ماوەیە دەتوانی دوعا بکاتن دەتوانی نوێژ بکاتن دەتوانی تەنانەت وەرزشیش بکاتن چەند هەنگاوێک بڕاتن و بێتەوە لەو ماوەیە جگەلەوەی کە لە دینی ئیسلامە گرنگیەکی تەواوی پێدراوەکو خواردنێکی تا ڕادەیەک دینی لە ڕووی زانستیشەوە چونکە مەبەستم چییە خەڵکێک هەیە پاقلاوە دەکڕێ زلوبیا دەکڕێ برمە دەکڕێ یان ئەو شیرەمەنیە شیرینەمەنیە دەستکردانە بەکارێهێنێ ینی بۆ خورما بۆ شیرینی سروشتیە و لە هەمووشیان باشتر شیرینیەکان خورمایە چونکە پێکاتە زانستەکەی دیاریکراوە پێکاتەکەی ڕیشاڵی تێدای باسمان کرد پرۆتیناتی تێدا ڤیتامیناتی تێدا هەموو پێکاتە خۆراکیەکانی تێدایە زۆر باش یەک لە سوودە گرنگەکانی خورماژ ئەوەیە کە بەربانجی پێدەکرێتەوە زوو هەرز دەبێتن لە ناو خوێندا زوو شی دەبێتەوە ڕێژەی گلوکۆز بەرز دەکاتەوە کە دەگاتە خانەکانی مێشک سنتەرێکی تێدا پێ دەگوترێت سنتەری تێربوون سەتایەتی سنتەر هەر کاتێک کە ڕێژەیەکی پێویست لە گلوکۆز گەیشتە ئەو سنتەرە ئەو کەسەوە هەز دەکا هەز بە تێربوون بکاتن لێ ئەو کەسانێکە بە چەندەنکە خورمایەک بەربانگ دەکەنەوە کەمتر پڕ دەدەنە خواردنەکە ینی باشە لە بینی خورماکە و خواردنەکە چەند بێت باشە تۆتە پیاسە بکە یان نوێژ یان هەتا 20 خولەک بی زۆر باشە هەتا 20 دقیقە بەڵێ سەتا چەندی خەڵکی هەرێمی کوردستان تەحملەکە لە بینی خورماکە و ئەخرمە باسی شێوە زانستیەکەی دەکەێت بەس بە ئێمە ینی بەڕاستی بوو چونکە ئەمە حەزم لێ نەختێ بۆیان کەم کەیتەوە هیچ نەبێ بڵی 10 دقیقە چونکە ماوەکە باسم کرد 10 دقیقە هەتاوەکو 20 دقیقە باش دقیقە کەمتر نەبێت ئەگەر ئەو کەسێک کە بێگومان بە ڕۆژی دەبی نوێژیش دەکات دەتوانین لە بۆ ماوەی ئەو 10 خولەکەیان ئەو 20 خولەکە نێژ بکاتن دوعا بکاتن ئەو 10 دقیقە بەڕێ دەکاتنەوە بزان زۆر باشە پاشان خواردنەکان چی بێت پاشان خواردنەکان هەر خواردنێک بی بەڵام هەموو خواردنەکان هەمەڕەنگ بی باشە بەڵام بەنسبەت ئەو کەسانێک کە نەخۆشییان هەیە چۆن پێشتر لەسەر پارێزی بەردەوام بوون ئێستاش دەبێت لەسەر پارێزی بەردەوام بوون ئەو کەسانێک کە شەکریان هەیە پێویستە ڕێژەی پێویست لە شەکر کەم بکەنەوە ئەو کەسانێک کە بەرزی فشاری خوێنیان هەیە پێویستە ڕێژەی سووری و چەوری کەم بکەنەوە لە خواردن بەڵام هەموو خواردنەکان دەتوانرێت بخورێ خواردنی هەمەڕەنگ لە پاش ژەمەکەش دەتوانرێت دوای کاتژمێرێک دوو کاتژمێر چایە بخورێ
شلەمەنیەکانی تر وەکو شەربەتە ئاوا سەوزێ میوێ ئەو شتانە بخورێتن زۆر شتێکی ئاساییە هەتا وەکو ماوەشیان زیاتر بی باشترە بۆ ئەوەی ئەو کەسە گەدەی ئەزیەت نەداتن لە ناکاو کۆمەڵێکی زۆر جوینی زۆر لە خواردن تێنە بەڕێکبێکی بیجوون هێواش بخۆن چکۆ بزانام ئەگەر بە هێواشیش بیخۆی زووتر هەست بە تێربوونەکە ینی کەمیەکی زیاتر ناخۆی بێگومان ئەو کەم خواردنیان ئەو هێواش خواردنە وا دەکاتن جەستە بە شێوەیەکی تەندروست سوود لەو خۆراکانە سوود لەو پێکاتە خۆراکیانە وەربگریتن کە دەیخواتن پارشێو لە بۆ پارشێو بەڵێ بە هەمان شێوە پارشێویش بەڵام تا دەکرێتن لە ژەمی پارشێو خۆمان لە خواردنی زۆر چەور زۆر سوور بپارێزین و هەروەها ئەو خواردنانی کە بەهاراتی زۆریان تێدایە لە بەرچی چونکە ئەو خواردنانە وا دەکەن کە ئەو کەسە هەست بە تینیتی بکاتن ڕێژەیەکی زۆر لە ئاو لە لەش ون دەکاتن لە ماوەی تا دەگاتە نیوەڕۆ چەند جارێک ئاراقەکردن دەبیتن لەلایشتر گورچیلە هاان دەداتن میزی زیاتر دەکاتن بۆیە ئەو خواردنانی کە باسمان کرد زۆر چەور نەبی زۆر سوور نەبیتن هەروەها بەهاراتیش کەم بگرێتەوە لە لایە چتریش بەهارات زەرەری چتریشی هەیە بۆ ئەو کەسانە چونکە کاتێک کە پاشێو دەکاتن بەهارات دەخواتن ئەو کەسە دوای پاشێوکردنەکە ئاو ناخوات تاوەکو بەربانکردن ئەو بەهاراتش حساسی بەتایبەتی ئەو کەسانی کە حساسیان هەیە ئازارێک پەیدا دەکاتن تووشی هەوکردن دەبیتن لەوانەیە نەتوانی بۆ هەفتەی دواتر بە ڕۆژی ببیتن کاتە هەم تەسیرەکە و ناشتوانێت ئاو بخواتەوە وەکو پێویستیش نابێ و ئەو نەخۆشی تەوا ناتوانێت ئاو بخواتەوە گەر بە ڕۆژی بیتن دکتۆر دلێر خۆت لە مانگی ڕەمەزانە چۆن بەڵانس وەرەگری لە بینی شەوی پاش ناخواردن و پارشێو هەنی یەک لەو مشکیلانی کە دروست دەبێ و بە تایبەتی لەم کوارانتینەش هەر دروست بووە مەسەلەی خەوە خۆشتەزانی مەسەلەی خەو بە نیسبەت بەرگری جەستەمان و لەم زەمانی کۆڕۆنایە کە ئێمە بەرگری وەکو شتێکە چەکێکا بێ دایمە بەدەستمانەوە بێ و ئاگامان لێبێ و خزمەتی بکەین و نێڵین بێتە خوارەوە خەو دەزانین ئەگەر خەو ناڕێک بێ بەرگری لەشمان دێتە خوارەوە مەسەلەن بە شێوازێکی نمونەی خۆت چۆن جێبەجێ دەکەیت بەداخەوە لەو ماوەی کە جەناوت باسی کە پەتای کۆرۆنا هەبوو شێوازی ژیان تەواو گۆڕا وە ساڵانی پێشتریش مانگی ڕەمەزان کە دەهات شێوازی ژیان یاخود کاتی خەوەکە دەگۆڕا ئەویش بەهۆی ئەوەی کە یەک لە دەتوانن بریم زەرەرەکانی ئینتەرنێت و مۆبایل و ئەوشتانە ئەوەیە کە خەڵک تا درەنگانێک هەیە تاوەکو پارشێ و دادەنیشیتن ئەمەش کە زەرەری هەیە چونکە کەم خەوی یەکەم هۆکارە یان هۆکاری سەرەکیە لە بۆ دابەزاندنی بەرگری جەستەی ئەو کەسە بۆیە پێویستە دوای پاشێوکردنەوە سێسار کاتژمێر کە ئیسراحەت وەردەگری لەو ماوەیەش باسمان کرد گوتمان شلەمەنیەکان دەخواتن و سەوز و میوە دەخواتن ئەگەر بکرێت سعاتی 11 لۆ 12 بخەوی یعنی قەزمەوەی لە 11 یان لۆ 12 بخەوی تاوەکو پاشێوکردن لەو ماوەیە بخەویتن خەوێکی ڕێک دەکاتن و دوای پاشێوکردنیش یەکسەر نەخەویتن چونکە دوای ئەوەی کە خواردنەی زۆر دەخواتن ئەگەر لەسەر ئەو خواردنە بنویتن دیسان کۆ ئەندامی هەرس ئەزیێت دەداتن بۆیە وا پێویستە دوو کاتژمێر دوای پاشێوکردنیش بخەویتن ئەوجە دەتوانی ژانێکی تەندروست لە بینی پارشێ و شەوەکە بە هەموو شوێگە بێ خەڵکەکە بنێت چکە ئەوە باش نییە کە بە بەردەوامی هەتا پارشێویش نەکەن ئەنجە دوایی دەنون و بەداخەوە شێوە نەریتێکی زۆر دەتوان بریم ناتەندروست هەیە لە ناو کۆمەلگاکە ئێمە و لە تەواوی کۆمەلگە ئیسلامیش ئەوانێکە زۆر بە ڕۆژی دەبن بریتە لە نووسنی ڕۆژ نووسنی ڕۆژ هەیە بەیانەکەی کە پاشێو دەکاتن و نێژی دەکاتن دەنووتین جاری وایە نوێژی نیوە ڕۆژ لە نهایەتەکەی پێڕادەگاتن کە ئەمەش بەڕاستی نەریتێکی زۆر خراپە چونکە بەرگری جەستەدا دەبەزێنیتن ئەمەش لە سەرەتا باسمان کرد گوتمان ئەو مانگە سەرڕای ئەوەی سوودی تەندروستی هەیە لە پەرستشیشە بەڵام ئەتوو ئەگەر نیوەی ڕۆژەکە یان سێ بەشی ڕۆژەکە بە خەو بەریە سەر کەواتە پەرستشەکەشت وابزانم بە شێوەیەکی گونجاو ئەنجام نادەی هیوادارین ئەم مانگە مانگێکی خێر و بەرەکەت بێ مانگێک بێ کۆتایی یان بڵین کۆنتترۆڵی ڤایرەسەکەی تێدا بە شێوازێک بۆ هیچ نەبێ بۆ ئەم شەپۆلی کە ئێستا ڕوبڕووی هەموو جیهان بۆتەوە تێدا گوێبیست بین و زۆر سپاس بۆ زانیاریەکانی تۆش کاک دکتۆر بەڕاستی خۆشی ئەم قسەکردنی ئێستامان تۆزێک لە کۆڕۆنای دووری خستبووینەوە ینی باسی کرد کە دوور بوو لە کۆڕۆنا تا ئێستا الحەمدوللا زۆر بە سەلامەتی بەڕێمان کردیە بەهۆی پابندبوونی هاوڵاتیان تەبان پێویستە سوپاسی هاوڵاتانی کوردستان کرد کە پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی و هەروەها ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ بۆیە ئەو پابندبوونە وای کرد کە دەتوانم برێم بە کەم زەرەر دەرچوین یان هیچ زەرەرمان نەکردی وەکو وڵاتانی
ئەوروپا و ئەمریکا کە زەرێکی زۆریان کردو لە سەرەتادا پابندی قەدەغی هاتوچۆ نەبوون. زۆر باشە دکتۆر دلێر گەڵاڵی مامۆستای زانکۆی هەولێری پزیشکی و پسپۆڕی کارەندامزانی زۆر سپاس بۆ زانیاریەکانە. سپاس بۆ جەنابی. زۆر سپاس. خۆشەویستان، کۆڕۆنای نوێ کۆمەڵێک ڕاستی ینی ئوروژاند، کۆمەڵێک شتی بە بیری هاوڵاتیان بە بیری سیستمەکانی جیهان لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی زانستی هەموو ئەو شتانەی هەمووی جوڵان دەوای لێکرد کە دووبارە بە شێوازێکی تر بیری لێ بکرێتەوە. هەروەکو چۆن من زۆر ینی معجبی قسەی ئەو هاوڵاتیە بووم کە دووبارە کە تووشیاتی دەفرۆشت وتی ئەو لە زاری ئەوە بڵێم دەڵێ کۆڕۆنا فێریشی کردین کە چۆن بژین، چۆن پاکوخاوێنی خۆمان، چۆن قەدری ژیان و هاتوچۆ و گەڕان و سوڕانەکانمان بزانین. بۆیە چەند ڕاستیەکی تریش هەیە ئێمە دەمانوێت قسەی لەسەر بکەین کە بەم ڤیددیۆوەڵە ئامادە کراوە. یەک لەوانە کە باز دەکرێت ڤایرۆسێک پێگەی وڵاتە گەورەکانی هەژاند. دوو وڵاتی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چاینا هەمیشە ینی ناتوانین بڵین بە شێوازی شەڕی ساردی دوای جەنگی جیهانی دووەم لە 1970کان کە لە نێوان یەکێتی سۆڤێت و ئەمریکا هەبوو، بەڵام جۆرێک لە هێنان و بردن هەیە. ئەم دەڵێ وەکو کوردەواری خۆمان ئەمەڵێ سیر ئەوڵە پیاس، ینی مهم شتێک بڵێن کە وەکو یەک نەبێ. ئەم ڤایرۆسە پێیوتن ئێوە ڕاستە ئەسکەری، ڕاستە پارە، سین تۆ کابراایەکی پڕی لە کارگەکان، زۆربەی زۆری تەنانەت ئەو مۆبایلە نیکە لە بەردەستمانایە بەوانەی ئەمریکاشەوە زۆری لە کارگەکانی تۆ دروستەکرێ، بەڵام ستۆپێک بکە ڤایرۆسێک دەتوانێت کاریگەریەکی زۆر لەسەر ئابوووریەکەت و بتهێنێتە حاڵەتێکەوە کە کەس حەزی پێنەکە. بەروەها وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش کە چەند لە ڕووی سەربازیەوە بتەوە، چەند لە ڕووی داراییشەوە کە یەکێکە لە وڵاتانی لە ڕووی دارایی و تەنانەت لە ڕێگەی بڕیارە سیاسیەکانی و دەیان تۆ ئیتوانی کۆنتترۆلی بازاڕەکانی جیهانیش بکە. وای لێ هات ئێستا تەنانەت خودی سەرۆک ترەمپیش ینی کە لە بیدایەتەوە وایان دەزانی، ینی مەسەلەن هەندێک قسە هەبوو، هەندێک سەرۆک وەزیران هەبوو، هەندێک سەرۆک حکوومەت و وڵاتەکان هەبوو کە دەیان گۆ ئەم ڤایرۆسە ئێمە لە ڤایرۆسەکە بە قوترین، بەڵام دەرچوو ئەوانیش پارێزراونین لە ڤایرۆسەکە و بەم شێوەیە ئەبێ تەوقە بکەن. ینی تەنانەت ئەوانیش تێگەیشتن ئەمەش ڕاستێکی تر بوو کە هیچ کەسێک پارێزراو نییە لەم ڤایرۆسە، هیچ کەسێک پارێزراو نییە لە ڕووی ڤایرۆس و نەخۆشیەکانەوە و تەندروستی گەورەترین سەرمایە و ئەبێ خودی سەرۆک ترەمپ و هەموو سەرۆکەکانی دنیاش ئەو ڕاستیە بزانن کە تەندروستی وڵاتەکەیان چەند پێیان بکرێ بەهێزتر بکەن، واز لە کۆمەڵێک توێژینەوە بێنن کە بۆ شەرمەزارکردن و ڕووخاندن و وێرانکردنی وڵاتانەوەکو دەبینین چەند وڵاتێک لە دنیای ئاو بەو شێوەیە دەچەوسێنرێنەوە. ئێمەی کورد خۆمان کە چەندین جار لەسەر بڕیاری وڵاتە زلهێزەکان و وڵاتە دیکتاتۆریەکان زەرمان کردووە، دەبێت ئەو گۆڕانکارێنە لە مێشکی سیاسیەکانە دروست بێ کە تەندروستی بەهایەکی زۆر گەورەی هەیە و تەنانە دەگەر ڤایرۆسێکی ئاوا بچووک واد لێک تۆ نەتوانی نازانم ئەمە چێە، بەڵام نێوێراوە تەوقەشی لەگەڵاوکە ئەکیدیشم کەسێکی گرنگە، کەسێکە ئیشیان بە یەکتریە. ڕاستیەکی تر هەیە کە وەکو ئاماژەم پێکرد کە لە ئەسنای ئەو قسەیە من تۆزی پێش کەوتم لەم بابەتەیە، تەندروستی لە هەموو شتێک مهمترە. لەسەر ئاستی وڵاتان باسمان کرد، ئێستا لەسەر ئاستی تاکیش ئێمە هەمومان دەزانین کەسێک لە هەرێمی کوردستان هەمومان ڕۆژێک لە ڕۆژان چوین ئۆتۆمبیلێک بکڕین، چوین تەنانەت جانتایەک بکڕین، جلێک بکڕین، هەزار جار ئەم دیودیومان کردووە، مەعاملەی پارەکەیمان کردووە، پرسیارمان کردووە لە ئینتەرنێت بە دوای گەڕاین کامیان باشە کامیان خراپە. ئەبێ ئێمە لەمە دووە بۆ تەندروستی خۆمان زۆر زیاتر لەو شتانی کە ڕۆژانە ئێمە مامەڵیان پێەکەین گرنگی زیاتری پێ بدەین، بزانین چێ ئەتوانێت هاوکارمان بێ لە دەست نیشانکردنی ئەو نەخۆشیە، بزانین کەسێک تەنانەت دوای لێ هاتووە بێ ئەمە شتە بچێتە ناو مێشکمانەوە. ئەگەر زانیمان کەسێکی ئاسایی ئامادە نییە گرنگی بە تەندروستی خۆی بدا، بڕواو کە هاوڕێتی نەکرێ باشترە، تێکەڵاوی نەکرێ باشترە، چونکە لەوانەیە ئەو کەسەی کە گرنگی بە تەندروستی خۆی نادا، ئەگەر تۆ بی بە هاوڕێ خوا نەخواستە تووشی نەخۆشێک بێت تۆ خەفەتە خۆی، خوا نەخواستە ئەو تووشی نەخۆشێک بێ لەوانێ بیداتە تۆ، کەواتە
هەم بۆ ئەو کەسانەی کە دەسەڵات لە جیهاندا بڕێوە دەبن دەبێ بزانن تەندروستی زۆر لە پارە و سامانەکە مهمترە کە ئەوان چەندین لەوانێنێتەوە وڵاتی پێ لە ناوبەرن فی سەبیلی ئەوەی کە پارەیان دەستکەوێ و کەسانێکیش هەن لە ناو وڵاتی خۆشمان و ئێمەش دەیان ناسین زۆربەی کاتەکانی خۆیان بەکارکردن بۆ بەدەستهێنانی پارە بە تایبەتی پارەی زیاد لە پێویست کە ئەوە ناهێنێ تەندروستی خۆمان مهمترە خەوێکی ڕێکوپێک دانیشتن لەگەڵ خێزانەکەمان خواردنێکی لەگەڵ خێزانەکەی خۆت زۆر زیاترە هێنێ لەو هەڵپەیە بۆ بەدەستهێنانی پارە و هەروەها کۆرۆنا ئەو ڕاستی بۆ سەلماندین کە ئەگەر ئێمە ئاگامان لە دەستەکانمان بێ و نەیبین بۆ چاومان و بۆ لووتمان و بۆ ناو دەممان تا دڵنیا نەبین بە تەواوەتی خاوێنمان کردو کارێکی زۆر ئەستەم نییە خەڵکانێک هەبوو دەیگۆ لەوەتی ئەم دەستکێش و ماسکە بەکاریان لەوەتی کۆرۆنا هاتووە لوتم زیاترە خورێت چاوم زیاترە خورێ بەڵام بۆ لەبەرەوەی ئێمە فێر بوو بووین بەردەوام دەستمان لە ناو دەم و چاومان نەبێ ئێستا کۆرۆنا و ڕاستی دیکا کە خاوێنکردنەوەی دەستەکان و خۆڕاگرتن بە خاوێنی و گرنگجیدان بە تەندروستی شتێکی زۆر ئەستەم نییە و زۆر بە ئاسایی ئەتوانین ئەوەش جێبەجێ بکەین ئەمە ڕاستێکی تر بوو کە کۆرۆنا فێری کردی ڕاستێکی تریش ئەوەیە کە ئیشی ماڵەوەش هەموو کەس دەتوانێت بیکایانی شەر نییە هەر بە خانمان بسپێردرێ یان هەندێک جار مەسەلەن لە ناو خۆمانە باز دەکرێت دەڵێ وەڵام پیاوی ئەو ماڵە فلان ماڵ جل هەڵەخا و ئیشەکە و خێزانەکەی ئیش ناکە هەر لە دەروێ من پێم وایە ینی لە ڕووی جێندەرەوە لە ڕووی ئافرەت و پیاوە جیاوازیەکی ئەوە نییە ئەوەندە ڕاستە لە ڕووی جەستەیەوە لەوانەیە جیاوازی هەبێ بەڵام لە ڕووی ماف و ئەرکەوە یەکسانی هەیە ئەو ڕاستیەشی سەلمان کە پیاوەکانیش دەتوانن ماڵەوە پاککەنەوە و جلەکان بشۆن و تەنانەت خواردنیش لێ بنێن و پزیشکێکی برادریش دەیگۆ حاڵەتی دەستبڕین بە چەق و لە ناو پیاوان لەم فترەیە زیادی کرد بوو دیارە ئەوانیش هاوبەش بوونە لە ئامادەکردنی هۆراک لە ئێران لیژنەی تەندروستی پەیوەست بە کۆرۆنای نوێ لە ئێران ئاشکرای کردووە کە کۆرۆنا کاریگەری تری هەبووە لەسەر تەندروستی ئەو کەسانە کە تووشی ڤایرۆسەکە بوون ئەو لیژنەیە ئاشکرای کردووە کە بە پێی لێکۆڵینەوەکان بۆیان دەرکەوتووە لە هەر سێ تووشبێکی کۆرۆنای نوێ لە ئێران یەکێکیان تووشی کێشەی بۆنکردن بوونەتەوە هاوکات لە هەر چوار تووشبوویەکی یەکێکیان تووشی کێشەی بینین بووە ئەو لیژنەی ئاماژەی بۆ کردووە کە لە لێکۆڵینەوەکان بۆیان دەرکەوتووە ئەو نەخۆشانەی تووشی کۆرۆنا بوون ئەگەر هەیە بەهۆی پابند نەبوون بە ڕێکارەکانی خۆپارێزی جارێکی دیکە تووشی ڤایرۆسەکە ببنەوە پێشتریش لە چەند وڵاتێکی دیکە لەوانە ئیسپانیا و بەریتانیا و ئیتالیا بە گوێرەی ئامارێک بۆیان دەرکەوت بوو کە بەشێک لە توشبووانی کۆرۆنا دوای چاکبوونەوە تووشی کێشەی بۆنکردن ببوونەوە. بەریتانیا ڤاکسینی دژە کۆرۆنای نوێی لەسەر مرۆڤ تاقی کردەوە. مات هانکۆک وەزیری تەندروستی بەریتانیا ڕایگەیاند ئەمڕۆ ڤاکسینی دژە کۆرۆنای نوێمان لەسەر مرۆڤ تاقی کردەوە. ئاماژەی بۆش کرد زیاتر لە 42 میلیۆن پاوەنیان بۆ هەردوو پرۆژەکەی ئۆکسفۆرد و ئیمپێریال تەرخان کردووە. هەر کات تاقیکردنەوەکان سەرکەوتنیان بەدەستهێنا بە زووترین کات ئەم ڤاکسینە بۆ هەموو هاوڵاتیانی بەریتانیا بەردەست دەبێت. وەزیری تەندروستی بەریتانیاش ڕای دەگەێنێت ئەگەری هەیە تاوەکو مانگی سێپتەمبەری داهاتوو ڤاکسینەکە ئامادە بێت و ئێستاش لەسەر 320 توشبووی کۆرۆنا تاقی کراوەتەوە. ئەوە لە کاتێکە کە ڤایرەسی کۆرۆنای نوێ لە بەریتانیا تەشەنە دەکات و تا ئێستا 138,078 کەس توش بوون و 18,738 کەسیش گیانیان لەدەستداوە. زانایانی ئەمریکا ڕای دەگەێنن ئەگەری هەیە ئەوانەی لە تەمەنی سەر و 30 ساڵی و تووشی ڤایرەسی کۆرۆنای نوێ ببن ببێتە هۆی ئەوەی کە تووشی نۆرەی مێشک بن. کۆمەڵێک زانای ئەمریکا لە نیویۆرک هۆشداری لە مەترسیەکانی ڤایرەسی کۆرۆنا ڕادەگەێنن بە گوێرەی توێژینەوەیەک لەبارەی توشبووانی کۆرۆنا وایان دەرکەوتووە کە ئەوانی لە تەمەنی سەر و 30 ساڵی تاوەکو 40 ساڵی تووشی ڤایرۆسەکە دەبن خوێن بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ مێشکیان ناچێت. ئەمەش ئەگەری توشبوون بە نۆرەی مێشک بۆ ئەو کەسانە زیاتر دەکات. هەروەها ئەو زانایانە دەژڵێن چەندین حاڵەتیان وەکو بەڵگە لەبەردەستە کە دوای 2 هەفتە لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ چەندین کەس بەبێ هیچ نیشانەیەکی پێشوەختە تووشی نۆرەی مێشک بوون.
لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان هیوادارم هەمووتان تەندروستیتان باش بێ بەڵام تکایەکی زۆر گرنگ ڕجایەکی زۆر گرنگ کە تکایە هێشتا ئەم ڤایرەسە لەم وڵاتە ماوە لە هەرێمی کوردستان ماوە بۆ ئەوەی تام لەم مانگە بکەین بۆ ئەوەی تام لەو ئاسانکاری و شلکردنەوەی ڕێکارانە بکەین دەبێت ئێمە کە ئەچینە دەرەوە زۆر ئاگامان لە خۆمان بێ تاوەکو جەژنی ڕەمەزان و هاتنی شێوازێکی نوێ لە ژیانمان پێکەوە بێت هەموو لایەکتان تەندروست بن دووبارە ڕەمەزانتان پیرۆست خواتان لەگەڵ